ئەم کاتتان باش لە گێڕانەوەی یادەوەریەکانی دۆزەخ بەردەوامی و لە ماڵقێش لەگەڵ کاک برایم حاجی مەجید ناسرەوە بۆ وەستا برایم کەلاری دەرێژە بە گێڕانەوەی باسەکەمان دێن. کاک برایم گەیشتینە ئەو مەرحەلەی کە تۆ لە مەحکەمە حکم درایی 10 ساڵ لەگەڵ برادەرەکەت چوونە ئەبوو غرێب، بەڵام تۆ وەکو ئێمەمانان ناکەی لە ئەبوو غرێب چاوەڕێی بڕیاری لێبوردنێکبی ئەیان شتێک لەوێت دەربازەبی. چیرۆکی دەربازبوونی تۆ هەنەکسیرە، چونکە من بەڕاستی من خۆم لە ئەبوو غرێب بووم، قەت نەمیستە بوو لەوێ یەکێک ڕای کرد بێ لە سژن و دەربازیش بوو بێ، چکە ئەزام سژنێکی زۆر تۆکمە بوو. بەڵام پێشەوەی لەگەڵ جەنابەت درێژە بام باسە بم لەگەڵ ژیانخان هاوسەری جەنابەت تەمان ژیانخان یەکێکە لە پاڵەوانەکانی ئەم چیرۆکەی هەڵاتنی کاک برێم ئەمڕۆ حەزم کرد لێرە لە ئاڵقەی دۆمی ئەم پۆدکاستە لەگەڵمان بەشدار بێ. ژیانخان بەخێر بێ. زۆر سپاس بۆ وەرکێشانتان. بە پێشەوەی باسی ئەوە بکەین کە چۆن ئەم بیرۆکێتان لە دروست بوو. پێم وایە ئێوە کە کاک برێم گیرات تازە 25 ڕۆژێک بوو زەواجتان کردن. بەڵێ 24 ڕۆژ 24 ڕۆژ بوو. بەڵێ. چۆنت بینی ئەو مەرحەلەی ئەوەی کە کاک برایم لە فترەی تەوقیف بوو تا گەیشتە ئەبوو غرێب چەندی خەیان کاک برایم؟ چەند مانگ لە تەوقیف تاکو حکم درام چوومە لە ئەو 7 مانگ 6 مانگ تا 7 مانگی خایەن. 7 مانگە چۆن گوزەران خاتوژی؟ عفو هیچ خەبەر بێسەروشێن هیچ واستەیە نەیتوانی بزانێ ئێمە لەکوێین. هیچ خەبەرێکتان نەبوو کە ناوەڵا هەستێکی زۆر زۆر ناخۆش و بەڕاستیە کاتە مردنێکی ئاسایی نەو حادیسەیە نەبوو کە ئەمە ڕژێمی باسوو کە کاتی ڕژێمی بەعس هەر کەسێکی بگردایە ئەو کاتە یا مردوو بە مردووی ئەهاتەوە بۆ ماڵ یا بە ئەنفالکردنی بنە ماڵەکەی. بڵێ خەبەرمان هەبوو برایەکی ئەو کاتە کە نەهاتەوە تقریبا تا سعات 8 و چاوەڕێیان کرد نەهاتۆ لە دوکانی بوو نەهاتۆ کە براکەی چوو هەواڵی پرسی بۆ دیارینی و تیان سیارەیە هاتۆ چێنە سیارەکە بردێتی. خەبەرمان بۆ هاتوتیان گیریایە بردیانە بە سیارەیەک بۆ خانەخین. دەست لەسەر چی گیرەوە؟ نە هیچمان نەزانی هیچ. هەتا ڕوابکە تا 7 مانگ تقریبا 7 مانگ کەم شتێ بەس ئێمە هیچ شتێکمان نەئەزانین کە لەسەر چی گیریا بۆ گیریا. ئەی لەو 7 مانگە تۆ لە ماڵی خۆت بووی لە ماڵی باوکت بوو؟ نەخێر لە تەک ئێمە ئەو کاتە 24 ڕۆژ و زەواجمان کردو هەر لەگەڵ باوکو دایکە ئەژێن. باوکو دایکی لەگەڵمانە بوو لە باوکی ڕئیس عەشرەت و عەشرەت نێرژی. بەڵێ. ئەبێناو بانگ و لە کەلارە بەس ڕاستیەکەی ئەو پشتگیریە زۆری هەم برایم کرد و هەم من کرد. من بەڕاستی و کاتە 16 ساڵ ئەمرم بوو، یعنی تەمەنی زۆر مناڵ. بەڵێ بەڵام باوکی ڕاستیەکەی زۆر پشتیوانیمانی کرد زۆر یعنی بڕواب کە ئەو کاتە ئەو تەوقیف و هەتا نامەکانی هاتۆ لە سژنا ئێمە لە ماڵە نەئەخەفتین کە شەوانە 8 شەوێک لە ماڵێکی ئەخەفتین خۆمان پێشان خەڵک نەدا ئەترسیان. ئەمن لە سعات 2 شەو 10 جار ئەمن هاتیە دای لە دەرگا لەبەر ئەوە یعنی ئەو کاتە هەر کەسێ بگیریایە ئەهاتنە سەر ماڵ و مناڵی هاتن تەفتیش ماڵیانە کرد. جاروا بوو هینێ دەرەچوو کە هین یعنی هەنوت حجز ئەو ماڵە ئەکرێن بۆ منەوە مصادرەی ماڵە کرد ئەموال منقولە و غێر منقولەوە وەتە غەرازە وەتە مناڵە ئەوەی دەستیان کەوتانە لەبەر خاطر ئەوەی کە ئێمە هیچمان پێ نەگەیە باوکی لە ماڵە ئەماوە بەڵام ئێمە و براکانی ڕاستیەکەی شەوانە هەر شەوێ ئەچوونە شوێنێک خۆمان نەخستە دەش زیاتر. بەڵێ بەس تۆ لە هەڵاتنی کاک برایم و ڕزگارکردنی لە ئەبوو غرێبە بەشدار بووی؟ بەڵێ. بیرۆکەکە بابزانمی کاک برامی خۆت بۆ بیرۆکەکە یەکەم جار چۆن بوو بیردەوە کردەوە کە وەڵام ئێستا بەلامەوە زۆر بەلامەوە عەجیبە بەڕاستی کە تۆ لەوێ دەرباز بووی. حەزەکەم بزانم دەرباز بوونەکەی تۆ بە چه زۆرێک بۆ چۆن لەوێ ڕات کرد؟ ئێمە
کە حکم درێن هەستێکی خۆشیشمان بوو لەبەرەوە نەجاتمان بوو حساوکە لە قەبرستانوین ئەو ماوە لە تحقیق و لە چاوەڕوانی محکەمە ژیانان زۆر تاڵ و بەڵام لێرە کە حکم درێن کەمێ ئەچیتە شوێنێک ساحەیە تۆپانکەی جێگەی وەرزش تێ وتمان نەجاتمان بوو لە تەوقیف مهم ئێمە کە حکم درێن بچینە کەی بوون حکومدانەکەمان بسەبت نازانە تاریخەکەی 9/4/1990 حدودی هەفتەیە لە مەحجەرە حەجزکریاین دوای ئەوە کردمانێنە ناو سژنەکان المهم من ئەم هەموو ماوە کەس خەبەرم نازانێ کێ لە کوێنیم کەس نازانێ مواجهەکەی کە چینە ناو ئۆتۆماتیکی کوردەکان چواردە کوردە بەڵێ کوردەدی عادەتەن سۆزی کوردایەتی چواردەورمانیاندا و دڵخۆشی و دەیگوێ مەدەنێ کاگرێم زۆری لێ بوو کورد چون باڵای کوردی لێ بوو ئەزانی بۆ برسم چکە ئەوەی کە تۆ باسێکی مانگی 4/90 2 ساڵ پێشەوە ئەو سژنە هەموو بەتاڵ کرا هەرچی لێوردنی گشتی ساڵی بەڵێ ئاژەمان پێشێمە بەڵێ هەموو چوونە دەرەوە دیسان پڕ بوو بۆ ئاز کوردی زۆر و کورد عەرەبی زۆر بوو عەرەبی زیاتر عەرەبی شیعەکان زۆر بوو نسبی ئەوان زۆر بوو یعنی چۆن بڵێ لە 100 کورد لە چاوی ئەوانە لە 120 لە 130 ئەوان زۆر بوون لە چه قاعەیەک بووی ئێمە قاعەی 2 پرسیارمان کرد ئێمە 7 مانگدا بڕیانە هیچ خەبەری دنیا نازانین بە تایبەت خۆم خەبەری ماڵەوە نازانم چیە کێمەوە چوینە ناوە پرسیارمان کرد کەی مواجهە چۆنە دێ المهم ئۆتۆماتیکی ئەو کوردانە لێونەوتیان براکەم ئینشاءڵڵا هەفتەی داهاتوو مواجهە هەیە مواجهە کێیە هەموو خاک ئەوە لیرێ حکومە خانوادەکەی عایلێتی بۆ سەردانی وتم ئەوە هەفتەیەتری مواجهە و ئەوە ڕۆیشتنەوە ئەوە هیچ مواجهەیە من نایە کەس خەبەر ناوە بەس دوای ئەوە کە وتیان 15 ڕۆژ حەساکە بیرم لێ کردەوە لێرە هەفتەیە لەوێشە 15 ڕۆژتری ئەنمە هەفتە هاتوو مواجهە هاتەنەوە ئێمە و سەردەما کەلاری مەجموعەیە لێونە یەکێ لەوانەی کە نزیک لێمە مامە قادر قالە رووسیان پێوت خانوادەکەی هات بۆ لای منیش چوم دانیشتم وتم ڕخسەت هەیە دانیشتم لە خەیمەکەیان خانوادەکەی دانیشتم تمراکەم مامە قادر بێژە پیان بێژە با تەبلیغ ماڵمانە بکەن کە من حکم دریامە خەبەرەکە چۆن گەیشتەوە خاتوژیان وەڵاهی هاتنو لە واجهە جەماعەت ڕۆیشتن بۆ واجهەی مام قادر خالە ڕووسی کە هاوڕێی لە زیندانە وەرقەکانیان هاورد و دایان پێمان ئەو کاتە پتاقەیە بوو پتاقەیەکیان ئەنار بۆ پتاقە ئەڕۆی بۆ واژە بەڵێ هاتن وەڵا دایان لە دەرگا وتیان کوڕەکەتان حکم درێ ئەویش کارتی مواجهەکردنی کسی بۆ 15 ڕۆژتری ئەتوانن بڕۆن مواجهەی بکەن ڕاستیەکەی براکانی زۆر ناڕەحەتن و باوکی بەڵام باوکی زۆر یعنی وتی شکر بۆ خوا یعنی زۆر هەیە لە کوڕەکەی منیش چاکترە و لە کوڕەکەی من مناڵترە ئیدام کریا کەس نازانێ پێسەر و شوێنە هەم شکر بۆ خوای گەورە مادامێکم زۆر باوکی زۆر پێخۆش براکانی بە زۆر یعنی ناڕەحەت بوون و زۆری ناکرد بەڵام دی هەم شکر بۆ خوا پتاقیدا پێمان و ڕاستیەکەی دی ئێمەش دەستمان کردە مواجهەکردنی 15 ڕۆژ جارێ ڕۆین بۆ مواجهەی لە زەحمەتەکەی زۆرتر بوو بەڕاستی ئەوەی کە بەبێ تۆ شکەوانێ ماجابای ئەم هەموو شتێکە پێیان نەخوا مواجهە زۆر ناخۆش بەڵێ عەزیەتێکی زۆر ڕاستیەکەی بەستەما ڕۆیمە خۆمان چێشت پشتمان لی ئەناش یعنی محاولەمانە کرد زۆر کات بە قەرەباڵغی بڕۆین لەبەرەوە دڵ ئەم بدەین و بەس لە کاتێکیشە ئەم لە ناو برایەکی شەهید بوو یعنی ئەو کاتە زۆر ناخۆش و ماوەیە دوای ئەوە یعنی کاتی ڕۆین بۆ ئەوێ حسی ئەکرد کە بێتاقەتین ئەوت بۆ بێتاقەت نێمەش پێمان نەوت کە برات شەهید بووە ئەوت بۆ نایە بۆ مواجهەم کە ئەو برایە زۆر یعنی زۆر دڵسۆز براکانی وەڕاستی هەر پێتانەوت پێمان نەوت هەتا ئەو کاتەی کە دەریشوو ئەو کاتە دەریشوو لە مانگی دوای ئەوە پێمان وتمان کە براکە دوای لێ هاتیە
ئەو کاتە زۆر زۆر ناخۆش و ڕاستیەکەی یعنی وەختێکی زۆر سەخت وەسف ناکرێ ینی کە باسی ناخۆشیەکەی بکەیت ڕاستیەکەی وەسف ناکرێ زۆر سەخت و زۆر کارم کەی تر ئەم بیرۆکێت بۆ دروست بوو کە ڕێگایك دۆزیتەوە دەرباز بی ئەفمامە کە حکم دریام یەکەم واجەماتەوە بوو کە ئەو عیلە کەلاریانە هاتن واجە ئەم وەرەقەیەکم دا پێیانەتم تەسلیم ماڵیکەن وەرەقەکان پێگەوی 15 ڕۆژ دوای ئەو مواجەم هات مواجەیە هات بۆم زۆر بێتاقەتم ئەوەی زۆرە دابڕیامە لە کەلار و لە قەوم و ناسیار و وڵات ئەو مواجهە قسم نەکرد مواجهەتی وەبانی هات هەم هاتم 15 ڕۆژ وەبانی ڕۆی دووەم مواجهە وتم پێیان وتمە باوکم وتم براکەم کورت و مختصری من تحمل ئەم سجنە ناکەم 10 ساڵ و ئاسانی تەواو ناوێ وتی چیەکەی وتم ڕاکەم وتی ڕاکەی چۆن ڕاکەی وتم ڕاکەم یان خۆم تایەچم یان دەرەچم بەڵام بیرم لەوە کردووە حساباتێکم کردو دیوارەکان 6 متر بەرز و قولابی بۆ بکەین طبعا کەستری بوو مناقەشە دیواریشە دیوارێک نییە لەو قولابی لێخین لەو قولابە بە حەبل بچمە بان و دووبارە بچین و بە حەبلەکە دابەزمە خوارەوە بەڵام قسەکەی خۆت دوایی کە باسییان بۆم کردیان بابە هەرم دیوارە نییە دیوارێ تری هەیە بینەم دیوارەوە دیرا و زەلکاوە ئاوە دیواری تری هەیە لەولاترۆ دوو لە قەدرتان سەگێ زۆری هەیە هەر سەگ زکر دەڕێ المهم چۆن بڵێ ئەو فکرێت لە دماغم نەما تاو پەشیمان بووم و دوایشە باوکمەوە وەختە وتی پێم وتی کوڕم و تۆ ڕات کرد وتی ئێمە هاین لە ژێر دەسەڵاتم حکومەتە حەقەتی ژواوە لەبەرەوە کورسان ئازاد نەوت لە ژێر دەسەڵاتی حکومەت باسە و وتی برایەک دەگرن ئەکە لەمە چەکیتنی کە نەشوێن تو وەڵێ تاوە برایم نایەتەوە ئەم ها لە شوێنەکەی قسەکەیشی ڕاستە و سەردەما و سیاسەت دەبەکاراوەیا ڕاست ئەلمهم پەشیمانمیان کرد و ڕۆژ هات و ڕۆژ ڕۆی هەر لە عەقڵمەوە هەر لە بیرمەوە هەر چۆن بڵێ بۆ خولیای سێرم من ئەبێ ڕاکەم لە مەغزم دەرناچوو ڕۆژ هات و ڕۆژ ڕۆی انتفاضە دەستی پێی کرد عێراق چۆ کۆی تۆش جەنگی کۆیت هەڵسیا ڕاستەکەی مانگی 8 عێراق کوێتی داگیر کرد ئەوەیتر گڵۆڵی کەوتە لێژی عێراق باری عێراق نار بوو عێراق شێویە تێکچوو هاوپەیمانان دایان لی لە کۆی شکستی خوارد عێراق چۆن بڵێ شێویە لە وەختە ئێوە لە مغرب ئەو خەبەرانتان چۆنە بیست کاک برایم یعنی ئەزم خەبەرتانە بیست بەڵام چۆن تێگەیشتن لەو من شخصی خۆم ڕادیۆیەکی بیچووکم بوو ئەم شارد و ناو پارچە سفەنجەکەم بە موز دڕی و ئەم کردە ناویە کە ڕادیۆکەم تێگرە سفەنجەکە فڕەتیش دای سەیرت کرای ئەست پێی ناکەف تەنها سەرچاوی خبار لە بغرێب کوردەکان منن گەوان پێیان پارچە سفەنجەکە زەختێک و بەرز ئەم کورد بە کونی پەنجەرەکەیە فیڵخۆی ئەوە چۆن ناوە بەشەوان لە کاتی درێنانە دەرمەکردە و ڕادیۆما کردە ناوی بەڵام لە ناوە ئەوە چۆن بڵێ خۆسفەنجەکەم قورمانەوە ڕێک لەناوە جێ ڕادیۆکەەوە ڕادیۆکی بیچووکەوەنە بۆ سایەن پێفێم قیسارە بارەك قیسارە هەموو خبارەکان منەندا پێیان ئەلمەوە تایرەکانی هاوپەیمانیش لەبان بەغاوە هاتن لە شەڕی کۆیتە هاتن وەبان بەغاوبان سجنەکەمانە دیار و قەسفیانە کردین و دڵخۆشی نوتمان سجنەکە ڕمێ حکومەت نامێنێ دەرەچین کەواتامایتر هاوکاری توی کرد کە فکرەکە لات بە تەواوی گەڵاڵە بێت طبعا تۆ تقریبا حکومەت عێراق تێکچوو هەموو فەیلقەکانی عێراق لە کویت شکستیان خوارد یعنی عێراق لە ڕووی سیاسیوە زۆر تن و تۆڵ نور وەکو لەوە پێش و لەوە جاران ئەلمهم خەبەرمان بۆ هات خەڵکەکە ئاوارە بوو کۆڕە خەڵکەکە ئاوارە بوو چۆن ئاوارە بوو ئەم لاولا وڵە لە ئەخبارە دی قسمبان ڕادیۆکە سیرەکەم وتی الهجرە جەماعیە کۆڕەوی جەماعی کوردانی کورسان بۆ ئێران ئەمە دوایەوەی کە سەدام حوسێن یەک سوڵتەیەکی گردە دەسوە شکستەکە هیچ دووبارە فەیلق و عەسکەریەکانی کۆ کردەوە لە مەقەڕەکانی و کەمێ هێزی پێیا کردو
الامار كورساني دا كورسانيش لترسكي ما بيعني بعدين الله جات ترسي ويبغى دوباره كيما بسيباري لي دا كيميائي لها خلق كورو رويا أوبرو خلق أنفالان بيني بوك دي خلق أكسيا وبيشوتنين خبر ترسيان بيا كردو أروين مهم خلق بكامل كورسان آواره شو إيرانو يلما لو حال لو وقتا زور بيتعقد بين مواجهة مع النما يعني كوتي نباري دروني زورنا راحته أزوم يجي برسالي وذي بكم شكيتر له مرحلة كردستان جيابت وكردستان آزادة بالسيطرة كان قائمة بين كسكريتو شون هات شوي أنا كرد زحمت بو بناو خلق آواره بو لكلارو بروي بو بغدا خلق آواره بو روي أو دوا باش آواريش دوای ئەوە کە ئاوارەکە خەڵکە گەڕاوە کە گەڕاوە بەڵێ لە سەیترەکان زەحمەت و بەڵام هەر هاتن بۆ مواجهە هەر لەگەڵ ئەوڵ مواجهەیە هەر لەگەڵ هاتنی ئەوڵ مواجهەیە خانەوادە و عایلە و باوک دایک ماتوتم براکەم من تحملم سجنەمە نەما کورسانیش انتفاضەکە دەستی پێی کرد تەنانەت تا خوارەوەی کەلار کوڵۆجۆی پێڵێن تا کوڵۆجۆ کەوتە دەست پێشمەرگە و بەرەی کورسانی بەرەی کورسانی حکمڕانی وڵات و یەکاتوو لە هەموو حزبەکان وتم پێیانوتم براکەم باوە زەمانی خۆی تۆ پێمەدت تۆ گەڕاکی براکان تا دڵنێکیانە خەنە شوێنە تاتوو خۆ تەسلیم کەیتەوە وتمی سەشکر کورسان ئازادە وتی کوڕم ئەگەرە باسی ڕاکردن بکەی من دینایم بۆ مواجهت نقصانی چییە مشکلت چییە خوا گەورەیە بمێرەرەوە خەڵکەم و عالەمەوە وەکو تۆی سجنە و 10 ساڵ و 20 ساڵ و تو کێشە چییە لەم باسانە مناقەشەتێک باوکمە دایکم وتی کوڕم گەرێکتە چیت بۆ بکەم ڕابکەی وتم من ڕاکەم وتی چیت بۆ بکەم برایەکی شموتی چیت گەرەک ئێمە بۆ تەکەین من لە مەڵخز خۆمە لە پلانی خۆمە و لە مشکومە تەرتیبات هەرچی ئەوردمە برا ئەی تێرم و ئەیبم تەنها بە جلی ژنانەوە توانی لە سجنی بڕێت دەرباز بووی تەنها جلیژە هیچ وەسیلەیەتری نییە پیاوە حەجز دەکرێ مۆرە درێ لە دەستی هەتاکو تعدادی کامل سجن لەگەڵ سەرژمێ دەکرێت و پیاو دەرەچێ بەڵام ژن هیچ هینێکی نە و ڕاستیان ئەخەواتی زاهرە خوشکانی بەڕێز بۆ دەرەوە مواجهە و کاتی مواجهە نەما من متابعەم زۆر کردەوەم داولە يعني لدي أو دي وش نكان رانا أجرت تعداد أكره جن تعداد وسرشميري جن نو جن راس موريش ودسي ونو هيك موريكيش نادر على دسيان كاو حجز كريا لم حالة أنا ومن كسر اشتكي جريك يزور بيني ليه كاتو هاورد مو بردمو لم يشخو ما بردم تنها وسيلة راكردن بجري جنان أما بآخر حل من عربي راكم من تنانة تبدو وكم بلايا وكريم لكن بخو بچقوية بسيكاردي بكردي خوان دوان سياني لم حرزانا او كجنة زاماري انا كمو تاو ام كجنة تشيب لي كانوا دي المهم باكم هيش بشجري من كردي نا اللي هو بشجري من كرد هيك ما الشهيد والله ليك ما الشهيد من مزاني قسيش هيش باسيك هالش من المهم باوكم دابري على المواجهة دايكم وتشيد كره قوتكم تشكيني مكرد وتم داي أول السنة ويا فيكي صناعي بو بياكن بهاروكا برشيكي جناني صناعي بو بياكن دايكم تبوتي بياكن براكم تبوتي بياكن وتمام بو بياكن منيش باش بحالفان واجباتكم تشي هلصم بيك واجبات من شيء ندخل يك جنجن بيستو صار عمرمو بفي بيس مانيش بعائلة يعني هالكوتوه أقونجي ويكم من بيلي لكم مو بجلي جنان وراكم أو مواجه رويش نتان طاوة مو بوتيكين أو تبوجي وجيكين خيجي صناعي بهاروكا برشي صناعي مو بوت فياكين منش وكو إيشهم أبيدانيش ممروجي آمنية بقر مدسو بموالكيش الريشم والشيرم طلبوني يلا مسار هالضاد طاو برنامج شو جوا بواري جوا كشجيم أي لباكم براكانم وكو واجبي خم شو صانع ريشل الشيرم بموالكيش نما هشتيك طلمو صوزبيت المهم مواجهة هات مواجهة من هات دايك متينية
ئەگەڕێن و نییە مواجهە سێ مواجهە درێژایی خایەن و قژی سناعی پەرچی ساعی نییە بۆ لە ساڵۆنەکانەوەسا بە ئەمری ئەمن ئەوایە تۆ پرچی سناعیە دوو پرچی سناعیت وایە لە ناو ساڵۆنەکەتا ئارایشگەکە لە پرچیە دوانت وایە بە ئەمری بە وەرەقە زەحمەتە تو بچی داوایکە لە ئارایشگە بڵێ یۆڵە ئیشوە پێ و بۆ ڕۆژە دوان و سییان و ئەوە قبولی ناکەن ئەمە بێ کڕت بیکڕی لای خۆتوێ ئەلمهم ئەو سەردەما کوڕێکی پورزامان لە بەغا لە مەطعەمێکە ئیشە کرد لەگەڵ صاحب مەطعەمەکە دەستشوو زیرەک و وتی و ئیشێک ما پێێت وتی بۆ چیتی چێە وتی وڵی ئەگەن توێنە قژە سنایی هەروە بە عاشقا زۆر ڕەفیقاتیان خۆش و لە تۆق صاحب مەطعەمەکە وتی پورزایەک مهالی هەلە بخرێ بحکومە گەرێکی ڕابکە قژە سنایی گەرەکەەوە هەرچی گەرەکمانە پێی ناکەین هەروە بە عاشقا پێوتم باشە هەرجور ئەتێواتە کردە وتی صاحب مەطعەمەکە زۆر کورد و منی خۆشگەرەکەوە وتی سەراحەت پێم وت کێسی بە سەرچاو بعێنی بە عەرەبی وتی ئەمە باسەکەین ئەمیوارە پێم وتی ئەمیوارەی تری لە کاتیدا خستن مەطعەمە و تێسی وتی ناوی دڵشاد بێ کیسەیش کستەبان مێزەگەوتی ئەوە شتەکەی کە تو گەرەکدا وتی کردمەوە سێرەکەم قژە سەناعەکەیە پەرچەکەیە وتی وتما ئەی وتیسی دڵشاد من یەک شتە پێژم ئەمە تای گەیند بۆ کێوەی وتمای ئەومە بۆ لای ماڵ خۆمان بۆ سێمانی تیسی پیاوەتی بکرد لە سەیتەرە و مەیتەرە خۆ تیا چیە گەرەمە بگرن و دەستەوە قایمیکە قژی سناعیۆنە خەتەر و وتی بیشارەوە بە ئاشکدانەوە بۆ چیتە تۆمە لە سەیتەرە بتگرن مشکلت بۆنەوە لەوای مشکلە بۆ منیشونێتەوە وتی منیش پێچان بە ئەژنۆم و لە ژێر پانتۆنەوە و هاوردمەوە بۆ کەلار تەسلیم ماڵتانم کرد ئەلمهم کە مواجهە هات دایکم نفسی حاڵات قایمی کرد و هاوردیانە ژوورەوە بۆ مواجهەم من خۆموتم بیهێنن لە برەوە تاقی خۆنکم و ئیشێکی وانیان شاردەوە کە گرێم لە ناو ئەخیاوە ئەژنۆی خود دایکم پێچاوی بە ئەژنۆی قاچ تۆ ئاوردت تەمەناورد بەناو ئەو کاتە دایکی وتی ئەی پێچمە ئەژنۆم و ئەی بەسم کچەکان لە کاتێک ئەڕۆشتناوە تەفتیشتیانە کردەوە هەردەستیان ئاوردە بۆ هەموو لاشتە ئاوا وتمان ئەگەر براکەی وتی ئەگەر دەست بێرنە قاچتا کە ئەمە چییە لە قەی خاچتە و کراسەکەت بەرزۆکەنەبی بن مشکلێکمان بۆی نەکەن ئەرەی دێنە ژیان با ئەو بیکاتە سەر کردمە سەر خژم جوان ئین کردمە سەر ئەو کاتە بنایڵم تەمەنم مناڵ بوو یعنی وەها نەبوو هەروە سەرپۆشێکمدا بەس بەڵام قژەکەم ماوەڕێ دەشتۆلی سەرپۆشی خاسمدا و کە ڕۆی مەناو هەروە تەفتیشمیان کرد نەیانزانی کە قژا لە سەرما ڕۆیشتمە ناو لای ئیبراهیم خەیمە بوو ئەو کاتە لە سژنەکە هەر کەسی و خەیمەی خۆی هەڵەدا خەیمە و چادرەسانێکە لە هەتاوت پارێزێ ڕۆیشتە ناو خەیمەکە لە خەیمەکە کردم پیا سەرپۆشەکەم لادا کردم پیا لامدا لە سەرم و دامنە خسمە ناو ئەلاگەیەک و دامنا بۆ برایم من تەنها وتن پیانەی هێنن تاقیە خۆمەکەم و ویاڵا بڕیارە دەم مباشر نییە و من بیکەمە سەر و بڕۆین شتیوان نییە و ئەیهێنن تاقی خۆمەکەم و لە مواجەیەکیان وتیان پەیامان کردوتن باشە بۆ مواجە بیتێرن ئەوە دایکڵانە هاوردی لەگەڵفۆیە من واجب من چییە من ڕیش و سێڵ جوان بە ماڵکێ شەڵم کێشا سافم کردووە تەمەنەکەیش مەگونجیا لەگەڵەوەیە لیانم سند وتم باشە من ڕۆم تاقی خۆمەکەم و پێشەکەم لیان وەرگردە چووم لە حەمامەکان دەرگام داخست ئاوێنێکیشم لەگەڵ خۆمە برد کردمە سێرم کردم لاولە بە مزەنەی خۆم 80% ئەگونجێ و بێ عیبە تا من ئەو وەگەرەکە لە بەرەوە تۆ ناشێ ئیشە بکەی عاقبەتەکەی سەقەت وێ خۆم هەموو شت دایمە لە هەموو ئیشەکان من حەزەکەم لە دراست شتەکە 100% نەوێ نایکەم جازفە ناکەم بە شتێکەوە ئەو سەردەمیشە نەفسی حاڵەت سیر خۆنم کرد تاو وتم ئەیبینێ هاوردمە تەسلیمیانم کرد وتو گوێم لێ بگرن مواجهیدا هاتوو 4 ژنە تێبۆ لام ئەوەی پیاوە پەیوەندی بە عایلەکەمانەوە هەیە و نابی عایلەمانی هەڵگردێ و خەڵکی غەریب کاتێ بۆ مواجه هەمە و چاو پێکەوتن نەیەت دوایی من ڕابکەم هەرکێ بگرن بیخەنە شوێن من خۆم تەسلیم ناکەم و
ئێوە لای خۆتان و هەرکیێتێ خەڵکی قەوم و ناسێرە هات پرسیار ماڵێ کرد کەی مواجهەیە لەگەڵ تا نەبین چاومان کەوێتە ئەبراهیم وتم ئێوە چیڕێن بڵێن ئەم 15 ڕۆژە مواجهە نیە ئەم 15 ڕۆژە تری یعنی ماوەکە ئەوێتە مانگێ وتم شوا و خەڵک بە هیچ شێوە عدووە کەس مەدەن بەڵام وەکو من چیم گەرەکە وتم من بۆ پلانەکەم بۆ دەرچوونەکەم 4 ژنە تێبۆلام 4 ژنە تێبۆلام جلوبەرکێکی زۆر جوان پوختە مۆدێن لێبەرکەن و بێن بۆلام ئەو 4 ژنە قژەکە لەگەڵ خۆیان بێن تاقم مەکیاج بێنن ماکسی بێنن ئەوەی کە پێویستیاتە کامل بێنن 4 زیاتر نە پیا و بە هیچ شێوەیە بۆ نایەتە ژۆ ئەمە پلانەکەی من کە ئەچنەوەوان پیانم توتم بۆ مواجهەی داهاتوو ئەوەمە بۆکەن وتیان باش پشە سمایکیش لەگەڵ خۆیانە بردیان نابێ ناو سژنە بێ 15 ڕۆژ تێپەڕی موعدی سبەی بڵێن موعدی چاوپێکەوتنە و ئەتێن و پلانەکەی من ئەبێ جێوەجێ بکەم شوێنی خۆگۆڕینەوەوانە ئێمە لە ساحەیەک وەکو ساحەی تۆفان قولاب کوتریا و بەقەی دیوارەکانە خەیمەمان بوو قماشمان بۆ قماشانە ئەم سەر ئەو سەریمان ئەبەسا بەو قولابانەوە ڕامانە کێشا کلکە ماسیحەمانە خستە بەردەمی لەگەڵ عەرزە ڕەبتمانە کرد لە ژێرە و خەیمە لە بەرەو خۆروەتاو لێمان نەدا نانێک لەگەڵ عایلێ و بخۆین دەمەتەقی بکەینەوە ماوە شاپێکەوتنە ئەواندی بڕۆنەوە ئەو خەیمە دوای لفمانە کرد و لامانەدا بەڵام یەک شتمان بوو لە بین دراوسەکەم کە ئەوش مواجهەیەوە خەیمەکان 3 مترە 3 متر خەڵکە هەمووی خەڵک و مواجهەیەتێت زندانی و مواجهەیەتێ لە بین من و هاوسەکەمە خۆی مەمنوع و پەردە بدەی پەردە لە بین هاوسەکەتەوە تو ئەو دانیشتە تۆ دانیشتیدا ئەو نانەخوا تۆ نانەخۆی بەڵام من ناشێ بێ پەردەیە شتێ بکەم حەلێ بدۆزم و دابڕێم لەوان نەمبینن من پلانیەوە دەسم و ئەمە ئیشەی منە ناکرێت لە حەمام و لە شوێنێ خۆم بگۆڕم نەبێ ئیشەکەم بژن سەر پەرشتیانمێ تەکید 100% مەکیاجم کە پوختە تەماشا بکە بڵا ڕوخسەتم خۆرد پارچە قماشێک ماوەڕ بە دەمبوس لەگەڵ هاوسەکەمە عەرەبوو وتم برا من میوان مەتێمە عەشایرین عیبە ئەبێ ئەم پەردە بدەفتیانە بابا خۆشی بە هەم ئەوەفتە عێراقەر عەشایری و وتیان بابا اعتیادی ساحەت خۆتم بڵا غشن و مناڵ و خزمم لە شیمالەوە تێت ڕێزی کورد زۆر بوو وەختە هاوسێکی دەراسی ئەم لایشم هەر نفسی حاڵەت 2 پارچە قماشم هەڵواسی ئەوان و ئەمەی ئەم دمۆدو عەزلم دروست کرد بەڵام دەرگای خەیمە نابێ بۆسرێ ئەو ئەمنانە ئەتێن پیاساکەن لە دوور و تەماشای ناو خەیمەکانەکەن بزانێ کێ تیای نییە لێرە ئەم حەلیشە بێ حەلی بۆ بدۆزمەوە سنووق تەماتە ئەم سنووقانە کە ئەلوەمی وشتی تێکەن ئەو وەختە سنووقەکانی ئاسڵی وەکی نیسا عادینەوە هەمووی سنووقی گەورە و زەخم و ئامیش و لە هەموو زندانیە دەنکێکی بۆ قاپ و قاچاقەکانی تێکرد زمانی خۆی تۆ شەر بینیتە تاکی بەوە ئەو سنووقانە زەخم و 4 سنووقم پیا کردین هاوڕ و برادران و هین خۆمانیش وتم ئەمن لە پێشی خەیمەکە داێنم ئەو ئەمنانە کە ئەتێن تەماشاکەن ئەم سنووقانە دانریاوە جێی گومان نییە سنووقە لە مواجهەیە تۆ ئەو سنووق تا برد قاپ و قاچاق بۆ کاراوەرد من 4 ماورد دوانیم لە پێشی دەرگادانە و دوانیش لە تەنیش لەبەرەوە کۆشەیەکی مردوو دروستکەم کەس نەمبینێ ئەم لە کەیشم پەردەم داوە لەگەڵ دراوسێکەمە من پێویستم نیو مەتر مەرەبع هەیە کە خۆم بگۆڕم تەنها سنووقەکانم دانا لە شان و لە پێشی خەیمەکە دانیشتم سرم لە دەیشتۆ دیار نادا هیچ مشکلەم نییە سنووقەکان بەرزون ئەو گۆشەمە بەس و کە خۆم بگۆڕم ماوەی کە خۆگۆڕینەکە گشتێر لە 11 ئەیوت ئافرەتان بۆ دەرەوە ژن بۆ دەرەوە موعد چاوپێکەوتن نەما پیا و حەجزە کریا عەفو لە 2:30 لە 11:30 ژن جواب بکریا بۆ دەشوایەت بەڵام من ئەوەیە لە 2:30 هەڵسیان بە ئیشەکە 1 سعاتم بەس و بۆ مکیاژ و خۆمگۆڕین و تەرتیباتی خۆم گۆشەم دروست کردە خێمەم خواردنیە زۆریان ئاورد و 4 ژناتن بۆلام خێزانم خوشک خێزانم 2 ژن برام ئەم 4 هاتن بۆلام هەڵسن بە ئیشەکە هەڵسن بە پلانەکە و مەکیاجکردنی من و من بخەنە ڕێ و خۆیانیش تۆ ڕێ دروستکەن من بخێنە بین خۆیان
هەتا لە بۆ غرێب دەرەچین هەتا لە سژنێ بۆ غرێب دەرەچین ئەبێ ئەمان چواردەورم بگرن ئاوەکو بازنەیە لەبەرەوە لە ئەزدیحامە جاروا بوو 100 جنبەیە کۆڕژاوەیەکەوە ئەم پرسیالەوە کە هاان لێکواتی تا ئەم لێکاتە بەڵام وتم پیانەتم ئەبێ واجبی ئەو کاتەی کە ئەم وتی دەرەچم ئەو ڕۆژەی کە ئەم وتی دەرەچم هەموو واجهەیەکە کاتی ئەڕۆین ئەو 15 شەو ئەمانوت پێمانوت ئەوت دەموباز سژنەکە چۆنە چەند حرس لەبەردەم یەکەم دەرگایە دووهەم دەرگا ئاوا دەرسمان ئەکرد دراستێکمان ئەکرد بۆی پێمان ئەوە دەمانوت ئەمەی ئەو دەرگای یەکەم ئەوە حرەسیە دەرگای دوم ئەوە حرەسیە ئاوا لەبەرەوە کە حاڵی بێ لە مەسەلەکە و بزانێت چۆنە ئەم لە داخل سژنەکە کاتێ دەرەچی لە خارجی ئەو ڕۆژەی کە هاتین ئێمە هاتین بۆ دەرچوون ئەموو بۆ ڕزگارکردن ئەم مدیر سژنەکە هاتوو مدیر ئامی سژنی مدیر ئام سژن ئەبوغرێب هاتوو سژنەکە زۆر شڕوخ بوو کاتی ڕۆیشتنە ناو یەکەم دەرگا زۆر قەرەباڵغ و ئەوەنە حرەس وێسیا و بڕوا بکە یعنی هەر بە چاو حەساوم کرد 21م حەساو کرد هێشتا زۆر دیژماوە حمایی بەڕێوبەرونە پرسیارم کرد لە یەکێ لە ئینەکان وتم هیچ بووە لە سژنەکە کە ئەم قەرەباڵغەیە دروست بوو من خۆم ئەمزانی کە ئەم دەرەچێت یعنی ترسم لەوە بوو کە شتێ بوویت وتم شتێ بووە هیچ بووە لە سژنەکە کە ئەم قەرەباڵغەیە دروست کردن وتی نەخێر وتی ئەمە مەسئول سژن مەسئول ئام سژن ئەبوغرێب هاتووە ئەمانە هەمووی حمایین کە وایە وتە ڕاستیەکەی یعنی زۆر پێمان ناخۆش بوو ڕۆیشتنە ناو وتمان پێوتمان هەرچیەکەی پەشیمان بوەرە وتی نەخێر تازە من بڕیارمدا وتمان بابە وتمان هەرچیەکەی کە پەشیمان بووە چونکە ئەم کاتە کە تو ئەتەوێ دەربچی لە ئەم سژنە حرەسی زۆر هەیە اینێ زۆر هاتیە وتی بڕیارمدا ئەخیر بڕیارم ئەوەیە ئەوێ دەربچم میوڕۆ دی ئەو کاتە دین وتمان دەست خۆتان وتی ئێوە خۆتان مەکەنە خاوەن من حەقتانەوە بەس بێڵنی وە خۆم و ئێوە علاقەتان نوێ لەسەر من وڵا دی مژدامانە دەست ئەوە دی ئەو کاتە و خۆی خەریک مکیاج و چش خۆی و ئەفۆخان بە یەک دەقەت خوا تۆ زۆر ترسایی ئەو ڕۆژە یعنی قەلق بووی زۆر یعنی ترسانێکی چەند خەتەرە بەڕاستی ئیشەکەی زۆر خەتەر و کە یعنی ئیسە بەدەم باسیکەی ئاسان نییە بڵێ خەتەرەکەی ئەوە بوو کە هەر کەسێ بگیریان لەو شوێنە ڕەمی ئەکریا ئەوە نەو عەفو قسەکان شەو بڕم ئەو مەسەلەی منە ئەگەری مرۆ بواە هیچ کەسێ بەشداری ناکرد بۆ هەو هاکاری منە و بۆیدان کەس نییە کرد لەبەرەوە خەڵکەکەی ئیسە گۆڕیاوە کشتی فیلم موبایل بووە فەیسبوک تیکتۆک کاتی خۆی خەرجە نادا ئەو وەختە خەڵکە جۆشوخۆشی کوردایەتی ئاستی دڵسۆزی منە تەواەتی بەرز و لە قیمە و خەڵک لەسەر یەک ڕۆحیە بەخشی لەسەر یەک هاوسێ قەوم ناسیار بەڵام ئەو مەسلەی منە بکەوتایەتێ بڕۆ من دڵنیا کەس ناهات بە پیرێ کەس هەریمی ناکرد ئەلمۆم مامە ئەمان ئەو ڕۆژە کە دیاریمان کردو تاو 4 ئافرەت بەڵام خۆیە بواە لە 8 لە ناو بۆیان تۆزێ تاخیر بوون دوایی کە تاخیر بوون پرسیارم لیان کرد بۆ تاخیر بوون کورە بابە پژی سناعیانە پێ دەواتی مکیاجانە پێ زۆر دڵم دانی قەلەقم زۆر تون سەتفەی نەکردی و گیریاونەوەمە من خۆم هەرچین پێ بێ مشکلێنی بەڵام ممانە ئافرەتن لە قانون و یاسای ئەوەنە ئافرەت و پیا و فەرق ناکات هیچ وەکو یەک قانون بەسەریانە سەر پێ تەنانەت من لەم سلێمانیە دەها هاوڕێ مەیە هەیە سلێمانی هەنی خوشکەکانیان عیلەیان خانوادەیان سجنون ئافرەت سجن و خەڵکم سلێمانیە تای ساتش علاقاتمانەیە ئەو وەختە حکومەت فەرقی ناکرد لەبێن ئافرەت و پیاوەمانە علموم تاخیراتنە ناو زۆر بێتاقەت بوو مڵە ئەخیرەن لە تقریبا نیم سعات لە کاتی خۆی تەجاوزی کرد هاتن وتم بۆ هاتا نەکردە خۆ بابە من زۆر تاو بێتاقەت بووم وتیان بابە قیامەتە مدیر عامی سژنە بەغرێ باتە حرەسێکی زۆری لەگەڵ خۆی ئاوردە هەمووی پڕە ساحە دار بەرکشتی پڕە یعنی وتم قەی ناکەی سەلم تەنانەت ئەوتیان نەگەر پەشیمانیش بۆی تۆ احتیادێ وتم نە بەڵام من لێکشتم لێوە گەرەکە لەم خەیمە چوینە دەیشتۆ
هەرچی شتێ بوو ئێوە من ناناسن ڕاستە ئیسەیەوە هاوکار منە تاوم گەێنە ئەو سیارەوە و ترمبیلات کات چاوەڕێمە لە دەشتۆ بەڵام لەم مەسافە شەکێ گومانی پرسیاری هینێ ئێوە من ناناسن هاتینە بۆ مواجهەی کوڕێکی کەلاری بوو لامان بەهمەنی ناوە ئێمە هاتینە عایلیان یەکە ناسین ئێمە هاتینە بۆ چاوپێکەوتنی بەهمەنی بەرایەم عەباس نهاتینە بۆ چاوپێکەوتنی من بە هیچ شێوە هاتنە بۆی ئەگەمر لە حاڵەتێکە شتێ ڕوودا ئەلمۆم دانیشتین ڕۆژی ڕاکردنە طبعا من مووی ڕیش سێڵ دەنکم نێشتە پاک سافم کردیا لەبانەوەشە 2 جار بە گوێزان بە مووس پاکم کردێسەوە یعنی سیر خۆمەکەم مواسەفاتی ئەوە هەیە کە ئەتوانم ئیشەکە 100% گونجێ و حازرم بۆی ئەلمۆم ئەمان دانیشتین 2 سعات 9 ئەوە وتم برسیمانە چیتان ناوردە وەڵام مریشکی برژاویان ناوردە مریشکی برژاو سفرەیان داخست وتم پێیان خۆم هەڵسیان بۆ ئیشەکان ئاو گڵاس سفرە دامنا و وتم فەرمونون تەماشاکەم چۆن ڕێ نەختێ بێت تااقەتن وتم بابە بێن بخۆن ناحەقیان نییە ئیشەکە قورسە ئەمە ئیساتێمە هاینە ستودیۆ و چۆ کەشە و هەوای و سپێتی شەکە ئەڵام ئەمە بڕاستی ئەگەرە کەسێ بگیرێ لەسەر لە مەسەلە کارەساتە و لە زەمانەیەکیشە حکومت بەعز زامارە لە کۆچ شکستی خواردە هەموو دوو شەمانەمانیان کردە ژۆر و دەن کلاشنکۆفات تاقات ئەوانەی کە عەرەبوون و هاوڕیان بوو لە حرەسەکان ئەمامانە چییە ئیدوڵە عداماتە لە جەنی کوێتە عێراق شکستی خوارد ڕۆژی 1000 کەسی عیدامە کرد گشتی ڕەمی ڕساسی برد بە تەقا هەموو دوو شەمانێ ئێمەیانە کردە ژوور و قاپی قەپات دەسەکریا بە تەقا خەڵکیان عیدامە کرد یعنی عیدام کردن و کوشتنی ئێمە زۆر ئەتیات زۆر ئاسایی لایەن ئەگەرە بگیریان بۆ مەسەلەوە وتم پیانتم خواردنەکە سفرم داخست مریشکم دانا تەماشاکەم ناحەقیانش نییە خواردن دڵیان ناوە دەرونیان باش نیەن بێتاقەتن وەڵای دیێن مهم لەبەر وەرە بەرزبوونی ئەوان کردم بۆ مریشکانە ئاوا چۆن عەرەبەکەی ژێ فەلس یعنی پارکوتکوتی کرد پارچە پارچەم کرد ئێسکەکانم گشتە خۆم خواردم ئەوان تەماشای منیانە کرد و وەرەی منیانە کرد گەشەیانە کرد سعات گەوی ئەنوم سفرەمان نادانیان خوریا سعات گەیشتە 2:30 لیانزۆنی مەڵێ ئافرەت بۆ دەرەوە ئەخەوات زائرات بۆ دەیشت وتم پیانوتم ئەدەی ژنەکان هەرێکی و ئیش خۆی یەکی عەدەد مکیاجە یەکی عەدەدی پرچە سناعیکەیە یەکی عەدەدی مەکسیە سەریع ئەوەی هەرێکی هەڵسیاوە ئیشێک منیان گۆڕی قجی پرچی سناعیان کردە سەرم یەکی هاتە بەرەو لە ژنەکان عەدەدی مکیاجمی کرد تاڵ ئێمە بێ لە ئازانیم حازر بین وتی ئەخەوات زایرات ئەوە وەج بە دەرچی نەکەوینە زەحامەوە تاڵ مکیاجمیان کرد تەماشای ژنەکانم کرد زۆر تێکشۆن یعنی تەموچای ئەخۆنم و دەموچاو خۆنم و تەماشایانمە کرد بەڕاستی زۆر بێتاقەت بوون وتم کێشەیەتانەیە چیە پێم بڵێن برا چی کێشەکەتان وتیان نا هیچ نییە بەڵام دەموچاوێن هەر چواریان تێکچوو وتم چشتی پێمی بێژن خاڵۆ هیچ شتێ بووە قسەیان نەکرد وتم ئەوە نەمە بێنێ ئاوێنەکەم ئاورد ئاوها تەماشای خۆم کرد دایکدانەیەژێ تو هەر ئەوە تەماشات بکرایە ئەزانرێ پیاوێت یعنی ڕاستەکەی شێوەی کە لە ژن نەئەچوو ڕاستە ئەو زۆر تەرتیبات خۆی کرد و سمێڵی لادا و وینی لادا و بەڵام هەر کاتێ ئەدبینا ئەزانی ئەسەری ڕەشی ئەیرە و ئەیرە هەر ماوە ئەم دوو مۆقعە ئەتزانی پیاوە کە ئەنیش خۆی وەرەی زۆر بەرز و ئێمەش ڕاستیەکەی سژماندی و کاتە زۆر خەرەباڵغ و شێوەی ئەمیشماندی کە دژداشت لە بەریان ئینەکە یعنی شکڵی زۆر بێتاقەت بووین ئەیوت چیتانە بوو قسە ناکەی وەڵات ئاخری دوایی وتمان وەڵای ڕاستیەکەی تووشێوەت زۆر لە پیاوەجێ لە ژن لە ئاف هەر ناچێت جامامە پیانە وتت مراکەم ئەم میشانە پلانەکەی لەوە ڕۆژوار خۆمەوە هەر خۆم کردمە
ئەم مشکلە خۆم حەلیەکەمەی چۆن حەلیەکە یوتم خاڵۆ ئەوانەمە بۆ بێرن دوو قاپ خردانی یا و سەردەما یەکێکیان وەکو چەوریتیا و ئەو کەیانوەکو تۆزیتیا و پۆترە ئسمەنجی خڕی لەسەر و وتیانەمە ئەساس مکیاجە شتێ وایە و ئەویشە تۆزەکەی سپێکەکەیە وتم بێنە خۆم وتیان چیەکەیتەون بابە ئەمە ئیشیەوە نیە ئەمە ئیش منە من چۆن بەرنامەکەم داڕشتە بێخۆم تا سەرتێکێ بڕۆم ئسفەنجەکەم ساوی بەناو چەورەکەیە ئاوا دەم و چاو خۆمم جوان چەورکە جان چیەکەیم لاولا وتم خاڵۆ خۆ هەموو ئافرەتی خەڵک شێر نییە یعنی دا بنیشی خۆی مکیاجە جوان بکە ئەم وەزعی منە پێویستی بە مەساوتم لە بەردەمەوە دەرگاوە تەماشا بکەن دەها ژن لە عەشایر و هاتەیە تەماشای ناوچاوی کە تا هەفتەیە نانت بێ نافرێ ئەمە نەندە خۆی ناشین مکیاج کردن نازانێ ئی بابە منیش بخەنە پاڵێکی لەوانەوە کە لە ئەوەی و هاتمە و لە دێ و هاتم و نامکیاژم مهم پۆتۆزەکە ماوە جوان سایم نییە برژانم قەوایە ئەکردا ئەم تۆزەیە پێ خۆم پێکەی نەمەخۆی بەڵام پەشیمان نیم من ئەو مەگەرەکە نەمگرێک سرنج ڕاکێشم ئەمان وتم کەلپەلی جوان و پوختە لەبەرکەن با سرنج بڕوا بۆ لای ئەوان نەک بێت بۆ لای من ئەوەی قەڵەمی مەکسی کامل جۆرا ئەوەی هەموو شتێ ئەوەی کە بابەتێ ئافرەتە بەریکە ئەو سەردەمەیشە هەمووی جوان شتیمان کرد و تەنانەت قژەکە و هینەکەیش و وتم ئەو قەڵەمە بدەنێ ئەو لێو سوورکردنە قەڵەمەکە ماوەت ئەوە لێوم سوور کرد تا ئەیلا ئەوەدەم ئەی بابە وتیان ناوی وتم بابە حەقتانەوەمە ئیش خۆمە لێوم ناشرین تا ئەیلا هاوردم گەورەم کردووە یعنی بە حەقەت خۆم بێزم لە خۆمە گرەوە شتێ پیسان بە چیەمە تەماشای خۆمە کرد وەڵا دێنمەوە وتم بابەوە حەقتانێ واجبێەوە ئەیساتم من بۆتان دیاری یەکەم کاتمان زۆر نەماوە چارێکێکمان ماوە ئێوە چی لەسەرتانە من چی لەسەرما وتم بابە ئێوە چوار ژنن دوانتانەکەوێتە پێشە من هامە ناوە ڕاستان دوانی شادواوە ئەم دوانەی پێشەوە ئەبێ بچن لەو حرەسانە کە وەسەوان حرەسە هەمووی ئاوا وەساوە خۆداوای هیچ ناکەن لە ئافرەت بەڵام بەڵام سەڕوا دەبێتیان نییە تەنها هاتن ئەوە وێسیانە بەس تەماشای ئافرەت دەکەن هیچ واجبیانەوە نییە داوای هەویش لە کەس ناکەن بەس تەماشاکەن من بۆ خۆم ناشرین کرد ئەلەوە سادنیانە و ئەم دیم و ئەو دیوی مامەڕەکان کردێ یەک سرنجی بەسە کە گومانی بکەوێتە سەر من لەبەرەوە ئەوە ڕۆژکیانم تون کە جلی جوان لەبەرکەن لەبەرەوە سرنج بە هیچ کەسی چاوی نەکەوێتە سەر من سعات بۆ دەونی و یانزۆنی و ئەفوو ئەخەوات زایرات بۆ دەشت تاو بەرنامەم بۆیان داڕژە دوو پێش بەڵام ئێمە کە ئەچین چەنێ ئیزدیحام بێ دەرگایەکەیە 70 سنتیمە ئەبێ یەکی کتۆ بڕۆیتە پێشت بەردەم حرەسەکان لەبەرەوە ئاوە بڵێ بە قەڵەواڵی نەڕوە ئەو دەرگایگەرە 2000 ئافرەت وەساوێت ئەبێ یەکێک بڕۆنە بەر یەک کەسە کێشێ دوانیش ناکێشێ ئەم دوانەی پێشمنەوتم ئەدەی دیاریم کردوان پێش دوان پاش ئەفو ئەو ئافرەتانە کە چوین بۆ ڕزگارکردنی ئەم سیانمان عەرەبی بە تەلاقە ئەزانی یعنی عەرەبیەکی زۆر زۆر چاک کە دوانمان ئەکەوتە پێشی و دوانمانش ئەکەوتە پاشی ئەم ئەکەوتە ناوەڕاستمان کە ئەو دوانە ئەڕۆی لە پێشیوە ئەڕۆی پرسیارێکمان ئەکرد لە حرەسەکان وێسیا و ئەوان هەموو حرەسەکان کە کۆونە لەسەر ئێمە لەسەر ئەو دوو ئافرەتە کە بەڵێ بەڵێ هەتا ئەو قسەیانە کرد لەگەڵمانە ئەوان حەزیانە کرد کەمێ لەگەڵ ئافرەدا قسە بکەن و بانیانە کرد وەرە لەیرە سێر ئەمە ماجە ئەم واجەکەی تر کەیە بێنەوە ئاها پرسیارێ ئینوانە کرد بەڵێ بەڵێ ئاها پرسیارێکی هینمانەگرت کە گشتیان کوون و لەبان مێسەگە و مێزەکە و ئەوراقیانە هاورد و کتابەکانیان دەرێنا و وەرە خینکە بەس لەبەرەوە کە قسە بکەن لەگەڵ ئافرەتە و کە بین سرنجمان ڕاکێشا تا ئەوان ئەم لە پێش ئێمەوە دەرەچوو لە کاتی ئەو دەرەچوو دوانەکەی پاشمان ئەکەوتە پێش ئێمە دەورەکەمان ئەگۆڕی ئاهاتینەوە بۆ دوای ئیبراهیم پێش باش ئیبراهیم ئەوها هەتا ئەخیر ئەڕۆین لە کات دەرچوونی لە دەرگاکەوە هەتا سەر جادە ئامەکە ڕۆشتن دەرگای دەرەوە سێ دەرگای ئەوەی دەرگای حرەز بوو کە تەماشای
چاو پێ ئەوانەی کاتێن بۆ زیارەت سێ وەجبەی حرەس بوو بەڵام ئەمە ئیشەکەی ئێمە لە شانسەکەی ئێمە ئیشەکان قورس بووە مدیر عامێ بۆ غرێ باتە گشت دوو حرەسوک و خۆیەوە وەساوە ئیشەکان لە دوانوسیانە نەما مهم باس مووقفێکت بۆ بکەم یەکەم سەیتەرە کە ئەڵێم نەفەرن یەک کەس زیاتر ناکێشێ دوو ئافرەتەکەی پێشمۆ ڕۆیشتن وەجبەی حرەس لێرێ وەساو وت پرسیاریان لێیان کرد ڕاستە سبەی چاو پێکەوتن و مواجه هەیە ئەوانیش وتیانە طبعا لەو ئەوان پرسیارەکە نەبێت یعنی چرکەیە بێ من بڕۆم نەوێسم ئەوانی هانە دوامە بکەونە پێشمە و ئەمانە کە پرسیارەکان کرد دووبارە بکەونە دوامە حەلەقەیەک بۆم دروستکەن باز نییە من لە ناوەڕاستیانم ئەو دوانە چون پرسیاریان کرد بۆ خۆی منیش تەماشای بەعزێ مووقفێکە منیش بۆ خۆم ئەوە وەسام تەماشای ئافرەتەکان لەگەڵ حرەسەکانە دەمەتەقەیەکەن ئەوە سێر دواکەن من هەر وەساوم بریەکەم کردە ئەوان پرسیارەکەن من هەر وەساوم بە حەقەت مەسەلە ترسنەوە بەڵام چۆن بڵێ لا ئیرادی هەندە برێکم کێشا و بێسیام بۆ خۆم تەماشای حرەس و ژنەکان تەخۆمانەکەم بەڵام دوو ژنەکەی دوام یەکیان جەری و ئەوهانیە دایە بن دەسما دایە بن وتی باشە تۆ چاوەڕێی چیت چۆن بڵێ کەسێ لە خەو ڕاچڵێکی هاتمۆ تایم خۆن وتمەڵا ڕاستەکەی کەوت بەڕێ ئەدوانە کە پرسیاریان کرد سی دوایان کرد نەماینە و کەوتینە ڕێ سەری ئاتنەوە کەوتنە دوامان ئەم دوانەی دواکە کەوتنەوە پێشمەوە دوایی وتیان باشە بۆ وێسیایت و وتم بە قورئان لا ئیرادی و چۆن بڵێ لەوە ئەی خۆمە نەمام ئەوە نەوم خۆ من مەسەلە ترسەکەنەوە گەر پرسیان ئیشەکەمە لە ئەساسەنە وتم لا ئیرادی بۆ خۆم مێشکم سفر بوو کاک برایم تۆ ئەوە لەوێ چیتە دەرەوە ئەی لە دەرێ چۆن لە ناو بەغا مەسەلەن ئێمە قۆناغ دەرچین لە دیواری سجنەکەمان دیواری ڕئیسی ئەبوغرێ بێ سجنی ئەبوغرێب هەمووی حەمد دیوارە ڕئیسەکە کە سجنی ئەبوغرێب چەندێ زەخمی و چەندێ ئەقسام و بەش و ئینی تابێ المهم لەم ماوە لە سجنەکەی خۆمان بۆ دیواری ڕئیسی زەخمە 6 متر بەرزە دەور 10 متر پانە وتمە ئافرەتەکان حدودی کیلۆمەترێک مەسافەیە لە بینمانەوە وتم پێیان وتم من چاوەڕێی هەوە ناکەم لەبەرەوە مواجهە دەرەچێ و لەوای بکەین ئەزدحامەوە من کەمێک بە وردە سەریعتر ڕێکەم لە پێشی دەرگا ڕئیسێکە کە ئەویش حرەسی لێ ئەم دیمۆدی و لەوێ ئەوەسم چاوەڕێتانەکەم وڵاتی من کەوتمە ڕێ من سەریع ڕێمە کرد ئەمانیش خۆ تەزانی عادەتەن پیا و ڕێکردن پیا و تەنگ و ئافرەتە فەرقەکە ڕۆین و ئەو مەسافەمە بڕی لەبەرەوە نەکەوی نەزدحامەوە بڕێوە سام بەڵام لە دوورە سێرم کرد حرەسی و سەردەمە کێلپەلیان جیاواز و پانتۆڵ و سەرەوەی ئەبێ یەک ڕەنگ وایە شوارە بیانیش ئاوهادا ئاگردە خوارەوە یعنی دیار و ئەمە کە پیاوی حکومەتە مۆدێلەکەی واوە لە دوورە تەماشا کرد سێڵنەوتم ئەمە خۆیانن چاوەڕێی ئەمانم کرد هەر شوانیان بە یەک و هاتن وتم خاڵەبوونە دوو گروپ بەڵام لیانم پرسی وتم من ڕۆیمە دەرەوە چی بکەم وتیان تۆ ڕاست ڕۆی نە ڕاست نە چەپ ناکەی بەڵام ڕاستە ڕۆی مەسافەی ئەڕۆی تقریبا 200-300 متر 3 دارە خورما 4 دارە خورما هەیە 2 سیارە لە ژێری وەساوە سوورێکە و سپیەکە فڵان و فڵانن چاوەڕێی تووەکەن یعنی وتم ئەگەر ئێمە من ئێوە ئێستا پرسیارتان کرد لە حرەسەکان من دەرچووم ڕاست بڕۆم وتم لەبەرە چاوەڕێیان نەکەم زیاتر وەخت نەبژم مۆم ئەمان چوون بۆ حرەس پرسیارکەن من دەرچوومە بین هاتنەوە دەیشتۆ دنیایە تری یعنی هاتمە دەرەوە ئەو ماوەی زۆر ئێمە لە سجن سیارەمان بینی سیارەمان نەبینی و سیارەمان بینی عەرەبانەمان بینی بەقاڵمان بینی سیارەیەکی باڵەکان نازایەکێژێ فەلوجەیەکی ڕمادی تەکسیە ئاوارەکە بەڵام نسبەیە زۆر ئەنزبات لێەوە ئەم کلااوسورەکانە بوو عێراق وتم شکست یاردوو لە کۆیت باری ئەمنی زۆر خراپ بوو چواردەورە بغرێب هەمووی ئەنزڵهاتۆن کلااوسورەکانە ئەوە تەماشام کرد خوای ئەمە منم نەجاتم بوو لەم داڵغە و لەم دەرچۆنە مناڵێکی بچوو بە عەرەبانەیەک و پلکانی بە ئاباکەمە ئابە لە سەرم کاتۆ پرچی سناعی و قژی سناعیش لەگەڵیە ڕوات بۆ خۆی هەموو پلانەکەم کەشفێەوەم جارە دووبارە
قالك بچمەوە بغرێ ئەدام بکرێمە والله لە حیبەت گیان خۆمەوە لە ترسە کردمە ئابای ئاوە لە دەم عەرەبانەم کردو بەدڕین و پێشاوە خۆمەوە من هەڵێک و بچووک یعنی عەرەبانەی پێوە نازانێ عربانەکە ئاڵا ئابەکە ئاڵا لە عەرەبانە ئابا بووە من لەگەڵ هەموو تاو کەش بووم پەرچەکەیش لەگەڵ خۆیەوە من سەقژمەکە دەزشمی سیەمە کێنێمەکەەوە کەش بوو وڵاتی لە خوا بزێ ئابام لە دەمی کردو ئەمان مەشغوڵ بوون کە بووە پرسیارەکان من دەرچووم ئابام لە دەم عەرەبانە کردەوە ڕۆیم لە دوورۆ تەماشا کرد 3 دارە خۆرما 2 سیارە لە ژێری وێسیاە ئەو 2 سیارە 2 قەومی خۆمان بوون یەکیان پورزان بوو حەیدەر حاجی شەریف بە هەناوی بخینە مۆزعەکە خۆی گوێ لێوێ حتمەن تەمانەوەیش بەشدار بوون حەیدەر حاجی شەریف ئەحمەد خەلیفە مەحموود زاوامانە ئەم 2 کەسە بە شانازیوە هاتوون و هەڵسیاون بە ئەو ئیشە و بەو مجازەفە هیچ شتێکیان لە من و لە عەفرەتەکان کەمتر نەوە یعنی لەم پلانەوە من هەڵسیان بە ئیشی خۆیان بە پوختەیی من کە لە سجنەکە لە ڕاکردنەکەمە تەنها وتمە 2 کەس کە من پلانی وامە هەیە و ڕاکەم یەکیان مامە قادر کەلاری و مامە قادر دووەمی ئەوانی ناو سینەکە دوانیان بە 2 کەس دوتو بوو بەس تەنهاوە 2 کەسم وتم من پلانی وا هاوە دەسمەوە لەبەرەوە سفردا شوین بە یەک و نانمانە خوارد ئیوتم ئەبێ پێیان بێژم بەیانی من ڕابکەم ئەم دوانە نایژم بۆ پێمانت نەوت نایژن ئەمە دنیاە باسی ئەوەشتە بۆ کەم کە ئێمە چیمان کرد فلیمێکمان دروست کرد لەبەرەوە ئەو دوانە بەرپرسیار نەون لە ڕاکردن من ئەمە قسەکەی من لەوە هاتۆ ئامۆزایەکی بەهمەن ئیبراهیم عەباس هاتوو بۆ مواجهەکە بەهمەن پێی وتوتی بڕۆ ئەین پڕاکە بێ بەشدار بم چۆن بەشدار بم ئاخر لە حسن لەو مەمەڕۆ کە دەرەچین و ئافرەت و زدەحامەکان و ئافرەتەکان لەگەڵمانون ئەم ئافرەتانە ئەموت پیان ئەمە دوانتان بچن پرسیارکەن لە قەی مەحجەرەکە کامەران حوسێن عەباسم بینی بەدەم بەرز باسی بانگی یەکێ لە حرەسەکانی کرد ئەمە بێ چییە بەس لەبەرەوە 2 حرەس مەشغوڵکە بەشداری خۆی تۆمار کرد لە ئیشەکەی منە بەشدار بوو لە ئەو ئیشە بەڵام من ئاوە چۆن بڵێ لە ڕێکردە تەماشام کرد کامەرانە هاوڕێمە عەزیزمە بینیم لە قەی مەحجەرەکە و مەحجەرە بانگی کرد یعنی حرەسێک دوانی مەشغوڵ کردەویش لە سەیتەرەی ئەوە چۆن دەرچووی کاک برایمەوە تۆ سەو گەشتێ ناو بەغدا لە بەغا بۆ کەلار ئیتر مانتیقی کوردیە و ئەو وەختەی تر حکومەت نەماوە لەوێ و ئەم 2 سیارە کە چاوەڕێمانیانە کرد لە دەرەوەی بغرێ بۆ ناو لە ژێر دارە فەرماکان ئافرەتەکان هاتن جەماعی سوار بووین زەحمەتە چەندێک کاتاوە دەستمانوێمە سعاتێک ئەمێ سەعاتە من ناو بەغا نەخۆبووم بشارن بەڵام قەومێکی تریمانەیە ماڵی ئێسا لە عینکاوەیە ئەبوو ئاریان ماڵی خۆی و قاپی و دەرگای خۆی کردو بۆمان کەریم ئەبوو ئاریان ها لە ڕێگای عینکاوە لە هەولێر دەرگای کردو وتی من ماڵ و گشتێکما لە خزمەتانە منە بێ لە بەغا بمێنم ناتوانم مباشر بێم بۆ کەلار چەند مایتەوە لە بەغدا لە ماڵە بۆ ئاریان شەوێ مامۆ ئەو ڕۆژە سعات 12 و 1 ئێمە گەوینە ماڵیان ئەو شۆ مامۆ شێوی دوای ئەو لە کەلارەوە ئەم 2 سیارە منیان خستە و ماڵە هاتن و بۆ کەلار نەوەسان ئەمان هاتنەوە ئەم 2 بەرازیلی ئەم 2 سیارە هاتنەوە لە کەلارەوە ژیان خان و ژیان ماوە لام بەڵام ئەو ئافرەتەکان ئەو سیانەکە ڕۆینەوە ژیان ماوە لای من ئەو سی ئافرەتەکە ڕۆینەوە ئەو 2 سیارەکە هەتا ئەوەیانە بەردەم دەرگای ماڵواجیان ئێمە هاتیینە ماڵ و ئەوان ڕۆیشتن لەگەڵ ئافرەتەکانە ئەوە کانتری ڕۆینەوەن ئەم جارە دووبارە و شۆماین و شەوێتری 3 سیاری تری هات یەکیان لە دوانیان لە کەلارەوە هات ئەبوو سامان ئەوە پیاماقوڵی عەشرەتی تایشەیی بەناوبانگە لە کەلارە ئەبوو سامان ئەو وتی من هەوەسم
باو ئیشە ئەچم ئەی تێرمۆ لە بەغا بۆ کەلار خزمێتریشمان بۆ خوا ئەفکا ئەوش حەبیبیان پێوت حەبیب قەریب ئەویش وتی برا منیش هەڵەسم بەو ئیشە زەحمەتە یعنی ئیشەکە بە حەقەت زەحمەتە ئەمە مجازفەی گەورەیە کەم کەس دەتوانێت هەڵسەوە ئیشە منەچم تاوانبارەیە تێرم و ئیمڕۆ لای حکومەت داوا کراوە حکمی عیدامانە سەری ئەمە کەم کەسێک کا زەحمەتە ئەم دوو پیاوە وتیانووی ما هەڵاسین ئەچینەی تێرینەوە زائدەن کەسێک تریش خزمی خۆمانیش هەر لە بەغا بۆ وەزعەکەی زانی و هەتا لە ناو بەغا دەرچن و مەسافەیە ئەویش هەر لەگەڵمان بوو لەگەڵ ئەو سیارانە کە دەرمیان کرد لە بەغامون لە 2 سەعات چواری بەیانی ئەوان گەوینە پێشی دەرگا و بەڵام من لەم حاڵەتە جبم منم فڕەدا کەرپەلی ژنانم لادا ماکیاجم لادا جلی تەلەبەم کردە بەر تەمەنم 22 ساڵ وەختە جلی تەلەبەم کردە بەر و ناسنامەی تەلەبەم ناوە باخەون کوڕێکی پۆرزان شکڵی لە خۆمەڕوا بەڵام ئەو لە ناو ناسنامەکە سفێڵی هەیە من لێرا سێڵم نییە نامە باخەو ئەم دوو کەسەکە لە بەکەلارەوە هاتن و شارەزاییە باشیان بوو لە سەیتەرەکان خبرەیان بوو شارەزاییان بوو خۆیان ئەتوانم بڵێم هەر لە مەناتقی عەرەبستان و جنوب پەروەردە بوونە و گەورە بوونە لەگەڵ عەرەبە شوێنەکانیش بەد شارەزا بوون لە زۆر سەیتەریانە نەیاندا لێ قاچاقەڕیان نەگەر لەبەر شارەزاییان بوو ئەوە دەرباز بووی بەڵێ هێمە وەکو هاتینۆ آخر سەیتەری حکومەت ئەو وەختە سەیتەرەکانە کەوتە بین کفری لە کەلارە نەو لە بین کفری و حکومەتە دوو سەیتەرە و سەیتەرەیەکی عەسکەری ئاید حکومەت سەیتەرەی دووەم پێشمەرگە لە تەرەف کفریوە نەک لە تەرەف کەلارەوە ئەو دوو سەیتەرە ماوە لە بەرمان ئەو دوو سەیتەرە ماوە کە ئێمە بیبڕینەوە هاتنە سێویری کوردستان و تاو هیچ مشکلەمان نەما سەیتەرەی یەکەم عسکەری و عێراقی داوای هەویان لێم کرد و سێریان کردووەم لاولاوتیان تۆ لەکوێوە ئاتیتەوە لەکوێوە ئاکا سەری سۆڕمان لێرە سێڵ نییە ناو هەویەکە سێڵەیە هین پیشەسازی جەلەولات هین پورزایە مۆ لە پیشەسازی زەوەتی بود لەکوێ داوامەگەتم بابامە پیشەسازی جەلەولات داوامەکەم دین هەم زۆر لێ نەکۆڵەوە لە وازعەکە بەڵام نەختی حایریشمان تەماشای ئەم هەویە کرد لێرە سێڵە و لەوێ سێڵ نییە وەڵا وتی دەبڕۆن باش هاتینە سەیتەرەی پێشمەرگە ئاخر سەیتەرەی ئاخر بازگەی پێشمەرگەیە بەرەی کورسانی وەختە وتی کاکە ئەمە لەکوێوە هاتیتە وتم تەلەبەم لە جەلەولا هەویەکەتم بەرێ هەویەکەم داپی و سێری کرد ئەی مامە ئەمە لێرە سێڵت هەیە لەوێ سێڵت نییە وتم مامەگیانەوە زەمانەیە گیریە مۆدیل و گشتمان سێڵمان بوو تەلەبەکان گشتمان وەکێک سۆڵمان بوو ئیساتە مۆدیل گوڕا بەرنامە دەیانرا سێڵ بتاشین جەماعەی چی تەلەبەی ئەموان سێڵ تاشن مۆدیل ئەو دو هەمیشە گەنجین وەڵا نەختێ سێری کرد و خەڵکویت و خەڵکوێنیت و ئێمن کاتێەوە منێ باسی بۆکە من لەکوێوە هاتمە بۆکە ڕێمە وتم وەختی ئەوە نییە مهم نەجاتمان بێ بڕۆینە ڕێمانەوە وەڵای دیوتی باشە بەخێر بەخوا حەبیستانە کاکبرایم زۆر سپاس کە لەگەڵمان بووی ژیان خان تۆ شەروەها سپاسانەکەم بەخێر بێن کە ئەم چیرۆکەتان بۆ مجێڕایەوە بەڕاستی ئافرین ئازاوی بەڕاستی ژیان خان سپاس توش لێوەتانەکەین و بە تایبەت ئەستجەی ڕۆگا و ڕاستی ئەرکتان خوارد و عەزیرتان خوارد کاک سەلام بە تایبەت تو ماوەیەکی زۆرە من وامە لێ هات بین ئیشم بوو کارم بوو ساردەومەوە بەڵام تۆ هەر گواز ناوە تەلەفۆنتە کردەوە دەستخۆشیەوە تشەلیەکەم کە تۆ لە هەولێر و ئەرکی کێشا و عەزێتە خوان هاتی لە بۆنەی منەوە بۆ ستێدیۆی سلێمانی ئەمە پیرێزانین و دەستت خۆش بێ بەخێر بێن سەرچاوم سەلامە دنیاخوا کاتیش خۆش بۆ زۆر هەمووتان سەلامە دنیا قوربانتان کاتێکی خۆش